خوشحاڵم کە جارێکی تر لە بەرنامەی تەندروستی هاتووینەتەوە خزمەتتان. لێرەوە سڵاوی خۆم و باقی هاوکارانم لە هەر کوێکە هەن و بینەری ئەم بەرنامەی تەندروستی لە تەلەڤیزیونی کۆمەڵە هەن، سڵاوی ئێمەتان پێشکەش. بەڕێزان، هاتووینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بەشی دووەمی بابەتێکە هەفتەی پێشوو بڵاومان کردەوە کە ئەویش سەبارەت بوو بە هاژەی گوێ. هاژەی گوێ ئەگەر کورت و مختصر لەسەر بەرنامەی هەفتەی پێشوو من ئشارەکەم دەنگێکە کە منشەیەکی خارجی نییە، بەڵام ئەو کەسە ئەیبیستێ دەنگەکە ئەتوانێت لە گوێک بێ یا لە هەردوو گوێ هەستی پێکات. جۆری دەنگەکەیش ئەتوانێت نزم بێت تا بەرز بێت، جۆرەکەی جۆرا و جۆرە، بۆ وێنە ئەتوانێت وەکو هاژەی ڕۆخانەیەک بێت یا ئەوەی کە گیزەی بێت، ئەوەیە کە لای خۆمان و بە گیزەی گوێش لە بازی شوێنگەرە بەناوبانگە، لە بازی شوێنە بە هاژەی گوێ، کە بە ئینگلیسیەکەی تایتوسی پێڵێن کە ئەو نەخۆشیە کە بە هاژەی گوێ سەرچاوەکانی بەڕاستی زۆرن. لە ئاناتۆمی گوێ وتمان دابەشیان کردووە بە سێ بەش: بەشی دەرەوە، بەشی ناوەڕاست و یا میانی یا بەشی ناوەی کە بەش داخڵیە. جیا لە بەشی دەرەوە لە هەر کام لە بەشەکانی میانی و داخڵی ئەتوانێت هەر نەقسێ بێتە پێشەوە یا هەر ئیرادێ بێت، ئەتوانێت یەکێک لە سەرچاوەکان بێت. بۆ وێنە ئەگەر لە بەشی گوێ ناوەڕاستە کە ئێسکەکان هەن لەوێ، ئەو سێ ئێسکە کە وتمان لە دەنگە هەیە یا هەر لەو بەشەکە پەردەی تمپان ئەو پەردەی گوێ هەیە، ئەو بەشە جیاکە تۆ لە بەشی داخڵی تا لە بەشی داخڵیە ئەگەر کە بەشی تقریبان تەنزیمی تعادل یا تەوازنێکە کاو کەسە نەکەوێت کە بەشی داخڵی گوێ بە عهدەیەگرێت، ئەوە ئەتوانێت هەر خەلەلێک لە هەر کام لەوانە بێت هۆکار بێت بۆ هاژەی گوێ. هەروەها هاژەی گوێ وەکو نەخۆشیگەرێکی شغڵیش ئەتوانین لە نەزەری بگرین. ئەو کەسانەی کە ئیشەکەیان جۆرێکە، ئەو ئامرازانەی کە ها لە بەردەستیانە دەنگێکی زۆری هەیە، یا ئەوانەی کە لە سەحنەی شەڕە دەنگی ئینفجارگەرێکی بەرزیان بیستووە، ئەوانە ئەتوانێت هۆکار بن بۆ ئەو هاژەی گوێ. یا ئەوەی کە ماسوولکەکانی گوێ، ئێسکی گوێ، ئەو ئەگەر گوێ عفونەت کات، ئەمانە هەموو ئەتوانێت هۆکار بن بۆ نەخۆشی هاژەی گوێ. جیا لەوانە بازێ لە نەخۆشیگەر زەمینەیش وەکو تەسەلوب شەرایی، ئەوەی کە ئەو شەرەیانگەرە بە هەر هۆی کە دیوارێک سفت و سەخت لە ناویانە دروستە بێت کە معموڵەن ڕسوبی چاوریەکانە یا فشارخۆین لەسەرەوە بێت، ئەوەیشە ئەتوانێت هۆکار بێت بۆ تووشبوون بە هاژەی گوێ. یا بازی لە نەخۆشیگەر زەمینەی وەکو ئەو نەخۆشیگەرەکە هیچ سیستم ئیمەنیە وەکو ئارتریت و ئارترۆز وەکو لۆپوس، یا بازێک کەس حساسیەتی کیان هەیە بە بازی لە دەرمانەکان کە ئەو دەرمانە ئەتوانێت موسەکن بێت، جۆرگەرێک لە دەرمانگەر شیمی دەرمانی بێت، ئانتیبیۆتیک بێت، ئەوانە ئەتوانێت ئەو حاڵەتە ئەو یانێ ئەو هاژەی گوێ لەو کەسانە دروستکە. یەکێک لەو ئانتیبیۆتیکانە کە پێشتر بوو و هەوڵە درا کە مەسرەفی کەمەوە بێتەوە ئەریترۆمایسین بوو، چون جیا لەوەی کە هاژەی گوێ دروستە کرد ئەیتوانێت ئەو کەسە تووشی تاوماوەکە فعال بوو ئەو ئانتیبیۆتیکە ئەریترۆمایسینە لە لەشیە بیستنیشی قدرت بیستن ئەو کەسە کەسب بکات. ئەوە خولاسەیەک بوو لە بەرنامەی پێشوومان کە هاژەی گوێ بوو. بەرنامەی ئەم جارەیشمان هەر لەسەر هاژەی گوێ، ئەویش تاقیقاتێکی تازەیە. ئەو تاقیقاتە یەکەم جارەکە کراوە، دیارە نەزەراتی بووگە لەسەر هاژەی گوێ چ عەوامڵی تەئسیری هەیە تەئسیری نییە. یەکێک لەو مەواردە خەو بووگە، یانە خەوی کورت کە معموڵەن بە چورت ئەناسرێت یا بە خەوی نیوە ڕۆژ ئەناسرێت. ئەو کەسانێک کە ناوڕۆژە کاتیان هەیە نیو سەعات تا سەعاتێک یان ماوەکەی لەوە زۆرتر نەبێتەوە، ئەو خەوی کورتیانە بێت.
بەهۆی ئەوەی کە شکایەتگەرێ بوو ئەو کەسانێک کە تووشی هاژەی گوێ بووگن وتیانە ئەگەر چورت بین بە فەرز نیو سعات یا سعاتێک ناوڕۆژە وەنەوزێ بن ئەمانە تووشی ئەو هاژا بن و هاژەکە شدەتەکەی ئەڕواتە سەرەوە. بۆیە تاقیقاتی کراوە پێشتریش نەزەراتێ بوو لەسەر ئەم بابەتەکە سەرچاوەکەی چیەتوانێت بەڵام وەکو نەزەر بوو ئەوەی کە باڵینی تاقیقکەن لەسەری ئەو تاقیقە نەکراوە. من بە وردی ئەم تاقیقتانە بۆ باسەکەم لە درێژەی بەرنامەکە فقط ئەوە ئەتوانم بڵێم کە ئەهمیەتی ئەم تاقیقە ئەوەیە کە یەکەم تاقیقە لەسەر هاژەی گوێ و خەوی کورتیا ئەو چورت لێدانەی ناوڕۆژە وەکو باڵینی یعنی نمونەیان هاوردووە ئەو نمونەگەرە زیندون لەسەر ئەوانە ئەنجام درراوە. ئەو هاژەی گوێ کاروە وتم لە خولاسەی بەرنمەکەی پێشویشمانە لە سەرەتای ئەم بەرنامە ئەتوانێت لە یەک گوێ یا لە هەردوو گوێ دروست بێت. یەکێک لە نەزەراتێکە پێشتر بوو ئەوە بوو کە ئەم هاژەی گوێ ئەوانەی کە ئەخەون یعنی خەوی ناوڕۆژیان هەیە دوایەوە هەڵەسن تووشی ئەو حاڵەتە بن زەخت و فشارێکە کە تێتە سەر عسەبێکە لە سەرچاوە هەیە بە عسەبی سێقلووە ناسرێت. ئەوە یەکێک لە نەزەراتێ بوو کە تقریبا بە قووەتیش بوو یانێ دلیلی تریان بۆی نەدۆزی بووە تا ڕەدی بکەن بەڵام ئەگەر وەکو 100% چاویان لەو نەزەرە ناکرد بەڵام وەکو نەزەرێکی زۆر بەهێز و بە قووەت تواشایان نەکرد. بۆیە ئەویان لە بەرچاو گرتو بوو کە ئەو کەسانێک کە خەوی نیوە ڕۆژیان هەیە ئەو چورتێ لیادان کە وتم خەوێکی کورتە ناچنە ئەو مەرحەلەی خەوی ئەمیقە دیارە خەو یەکدانە پرۆسس لەو پرۆسەکە ئەبێت 7-8 سعات درێژە کێشێ هەر لە خان و سلوولەکانی لەشەوە تا ئێسک و باقی ئەندامەکانی لەش ئەبێت ئەو ماوە تووشی ئیسراحەتە من یعنی هێز کۆکەنەوە بۆ ئەوەی کە ئەو کەسە هەستا لە خەو بۆ توانایەکانی خۆی ئەو ئینرژیە ئەو هێزەی کە کۆکراوەتەوە مەصرفیکە. بەڵام ئەوەی کە ناوڕۆژە کەسێک بۆ وێنە یا عادەتی کردووە یا پێویستی پێەکەن ماوەیەکی کورت چورتێکی لێبات ئەو کەسانێک کە هاژەی گوێەکەیان بووە وتویانەکە ئەو حاڵەتە زۆرتر بووگە. وتم کە یەکێک لە نەزەراتەکان کە پێشتر بوو ئەو نەزەرێژ زۆر قەوی بوو ئەو نەزەرە بوو کە زەختەکە فێتە سەر ئەوەی کە ئەو عسەب سێقلووە ئەو عسەب سێقلووە تقریبا لە دەوری بڵین لەسەر فەکەو هەیە ئەیانوت ئەو کەسانێک کە ئەخەفن دیانیان ئەهاڕنە سەریەکە یا ئەوەی کە جیالەوە زەختەکەن لە دیانەکانیان نەسەریەک ئەیگوشن احتماڵی هەیە یەکێک لە هۆکارەکان ئەوە بێت کە ئەو عسەب سێقلووە تەحریکە بێت. نەزەرگەری تریش بوو وەکو ئەوەی کە ئەوانەی کە ئەخەون ئەو شوێنەی کە ئەخەون شیبی هەیە یانێ ئەو سەتحی کە لەسەری نووسون وەکو خواری و ژووری هەیە ساف نییە. بۆیە یەکێک لە نەزەرەکان ئەوە بوو کە ئەتوانێت ئەوە زەخت خات لەسەر مایچەکان یا زۆرتر ئەعساب مل ئەو ئەحسابەی کە لە مل هەیە ئەو حاڵەتە دروست بێت حاڵەتێکە دیار بوو ئاپنە ئەوەی کە خەفێگی لە حین خەوە یا ئەوەی کرد نەفەس ئەقرتکێت ئەیان وتویان ئەوانیش ئەتوانێت سەرچاوە بێت. لەم نەزەر دوومیشە زۆرتر نەزەرەکە وا بوو کە بازم عسەبە ئەو سیستم عسەبیە ئەو دەمارگەر عسەبیە کە لە ملە هەیە ئەوە ئەتوانێت یەکێک لە سەرچاوەکان بێت. لە مورد ئەم تاقیق تازەوە کە من ئەگەر ئشارەکەم ئەو بۆ ئەوەی کە محققان بزانن واقعاً دلیلەکەی عسەبیە یا ساڵیانی ساڵە ئەڵێن کە ئەوە بەهۆی عسەبیە ئەو شارگەرە کە تێدە سەر عسەبی سێقلووی سەرچاو بێ یا عسەبەی کە لە ملە هەیە ئەو عسابە هاتن تاقیقیان کرد. بۆیە 37 نەخۆشیان جیا کردەوە کە ئەو 37 نەخۆشە گزارشکەرێکی مکەڕەڕیان بوو لەوەی کە کاتێکە خەوی ناوڕۆژیان هەیە چورتێکی لیان هەڵەسن ئەو هاژەی گوێ زۆر عەزیەتیان نەکات مزاحمەتیان بۆ دروستەکات. ئەو 37 کەسە لەو کەسانە بوون کە گزارشیان کردووە دیار احتماڵی هەیە کە ئەو هاژەی گوێ لە هەموو کەسێکە ئەگەر چورتبات دروست نابێت. 2 ڕۆژ کاتی بەڕێسی و متاڵعەکە بووگە کە 6 جار ئەبوای ئەمانە بخەوتین یانێ 6 جار لە 2 ڕۆژی 3 جار
معموڵەن کاتێکیش کە خەوتون ئەو دەستگا کە پێشتر چەند بەرنامەیەکمان بوو لەسەر خەو دەستگایکە بە ناو یانێ بۆ ئازمایشە پلی سۆمنۆگرافیە کە سیمگەرێکە وەسڵەوێت وەزعیەتی خەوی ئەو کەسانە بەڕەسیەکات لەم وەسیلە استفادەیان کردو ئەو کەسانەکە ئەخەون لە ڕەوشی پلی سۆمنۆگرافیان استفادە کردو بۆ ئەنازەگیریەکەت کە وتم 2 ڕۆژ بووگە هەر ڕۆژی 3 جار ئەو کەسانە خەوتون یەکەم جاری سعات 11 بووگە 2:30 و 4 ئێوارە یانێ 11 پێش نیوەڕۆ سعاتی 2 سعاتی 4 کە ئەوانە 2:30 بوو یا ئێواران بووگە فقط لە کاتی 11کەی ئەمانە کاتێکە پێشەوەی کە بخەون خواردنیان یانە نەهاریان خواردووە بۆ ئەوەی کە زانن برسیەتی یا ئەوەی کە زگ تێر بێت یا خاڵی بێت تەسیری هەیە لەسەر ئەو نیشانەگەرەکە کە هاژەی گوێ دوای خەوی ناوڕۆژ تەشەناسێنێت ئەو نەتیجەی کە گردویانە لە متاڵعاتە ئەوە بووگە یەکەمی ئەوەی کە تقریبا 197 شورتیانی 197 ئەو خەوی کامل نەوگە بۆ دەستگا نازێنگە 197 شورتیان ئەنازیگیری کردگە تەلزی و تەحلیلیان کردووە ئەڵێن کە ئەوەی کە مشاهدەکرا وا بوو ئەو هاژەی گوێ ئەحساس کردیا هەست کردیا تقریبا 23% لەم تعدادە ئەوانە کردو کە ئەو هاژە ئەو نێژە حاڵەتێکی عەزیەتی نەبووگەوە یان نزعاجیانی نەکردووە بەڵام زۆربەیان وتویانەکە ئەو حاڵەتە دیسانە بۆ ئێمە هاتووەتەوە ئەوە وتم کە لە یەکەم ئیسراحەتەکە کە ساعەتی 11 بووکە بە زگی برسیەوە بە سگی تێرەوە ئەنجامیان داوە لە حاڵەتێکە لە ئیسراحەتەکانی 2 و 3 هیچ خواردنێکیان دەریافت نەکرد ئەو تەنتیجەژە کە لەم تاحقیقاتە گیراوە ئەوەیە کە خواردنی خۆراک هیچ ڕەبتێکی بە بەرزبوونەوە یا زۆربوونی ئەو هاژەی گوێ نییە یعنی ئەمەشە ڕەدەو کراوەتەوە دەرسەدی خەوەکە چەندی سەنگین بووگە چەندی سۆک بووگە دیارەکە چورتە ئەو دەرسەدە خەوە قورسە نەچوو بنە ناوی بەڵام وەکو ئەوەی کە ئەنازیگیری بکەن تقریبا 85/7 بووگە یان 85% تقریبا خەوەکەیان خەوێکی باش بووگە 7% خەوەکەیان تقریبا ئەو خەوە نەبووە کە ئەبێ بوێت لەمێشە مشاهدەیان کردووە کە ئەو نە تەغییرێکی ئاچنانی لێرەشە مشاهدە نەکراوە یانێ لێرەشە هیچ مشاهدەیەک نەکراوە بۆ زەمانەکەیش کە ئەو ماوە داینیەوە کەسانی بووبن کە زووتر لە ئەو چورتە هەڵساون کەسانی بووبن کەمێ زۆرتری خایاندووە نەتیجەی کە گیراوە بۆ زەمانەکە کە بەڕەسیان کردووە هیچ تەسیرێکی نەبووە یانێ ئەوەی کە بە زگی تێرەوە ناوڕۆژە خەوتون ئەوەی کە خەوەکەیان تا چه ئەنازەی بوێت لەباری زەمانیەوە ئەوانە هیچ تەسیر و دەورێکی نەبووە معموڵەن وتویانە بەڵام ئەو کەسانێک کە خۆڕوپۆفیان بووگەیانە خەوەکەیان دەنگی بووگە ئەوانە تەسیراتێکمان دیوە کاتێکە هەڵساون وتویانەکە ئەو عەلایەمە تەشدید بووەتەوە معموڵەن ئەو کەسانیشەکە ئەو ئیمیانە کردووە لە تەی ئەنازەگیری بەو دەستگای پلی سۆمنۆگرافیە مشاهدەیان کردووە تووشی ئاتنەنیانێ حاڵەتی خەفەگیکی سەتحیان هەیە لە کاتی خەوەکە بەڵام ئەوەی کە پێشتر وتویانە ئەمە ئەو کەسە ئەخەفێ دیانەکانە هاتە سەری یەک فشار ئەکەفێ تێرن بۆ ئەو عەسەبی سێقلووە هیچ نیشانەیەکیان لەوە مشاهدە نەکردووە نەتیجەکە ئەوەیە کە وتویانەکە تاقیقەکە یەکەم جارە باڵی نییە یانێ لە کەسانی حەیی و حازر و زیندوو استفادەیان کردەوە کە تووشی هاژەی گوێن ئەو شتێک کە ئەمان هاتووەتە دەستیان نە نەخشی ئێسکە نە نەخشی عەسەبە وتویانە ئەمە لەباری مایچەو هەیە مایچەیەکە کە بە وێلی پلانتیە ناسرێت ئەو وێلی پلانتیە
بە پێچەوانەی ماسوولکەکانی تر مایچەکانی تر حاڵەتێکی ساف و ئەوەی کێشی هاتوێت نییە، کەمێ حاڵەتی وەکو نازک و ڕشتەمانەندێکە کە لە سەر و چاوە تقریبا لەم قسمەت دەم و چاوە بۆ ناو ئێسکەکانی کە ئەڕوات گوێ وەسڵەوێت بە شەویلگە و وەسڵەوێت بە فەکە و ئەوانە تقریبا وەکو مارپێچ لە ناویانە ڕەدەبێت ئەو مایچە ئەو ماسوولکە وتویانە ئەتوانێت تەسیری ئەوە بێت وتویانە کە تاقیقەکەش لەسەر شتێکی ڕۆژانە بووگە ناوڕۆژە بووگە و لەسەر خەوێکی درێژماوە نەبووە. بۆیە ئەم گەیشتون بەو نەتیجە کە نەوەکو ئەوەی کە 100% بەڵام تا حدودێک ئەو نەزەراتی پێشووە کە هۆکاری ئەوە زەختە لەسەر عسەبگەرێکە ئەو نرۆنگەرەکە ڕشتەگەرەکە ئەڕۆن بۆ مێشک چێسە لە سەر و دەموچاوە بێت یا ئەوەی لە ملە بێت ئەوەیان ڕەدەو کردوێتەوە. ئەمەش لە نەتیجەی تاقیقی بوو کە ئەم تاقیقە هەروەکە وتمان یەکەم تاقیقی باڵینی بوو بە تقریبا ماوەیەکی زۆریشی لێ ناچێت دەرەوەنە دە ڕۆژێکە نەتیجەکەیان داوەتە دەرەوە کە لەسەر نەخۆشی هاژەی گوێ بوو. بینەرانی خۆشەویست لێرە هاتیینە کۆتایی بەشی دوومی هاژەی گوێ. هیوادارم کە جێگەی ڕەزامەندی هەموو لایەکتان بێت تا بەرنامەی داهاتوومان ژیانێکی پڕ لە شادی و تەندروستی بۆ هەمووتان لەلایەن خۆم و هاوکارانم ئاواتمانە.